بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ ئێمە لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەستین بە ئەنجامدانی پرۆژەیەکی ناوازە کەوا لە یەک کاتدا ئێمە سێ مانتۆڕی بار دەدەینە سێ کەس لە کاسبکار و کەم دەرامەت و هەژاری شاری هەولێر کەوا ئەوانیش بتوانن بۆ دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانی خێزانی خۆیان کار و کەسابەتی پێ بکەین. ئەوە کەوا دەبینن ئەو سێ مانتۆڕەیە لە ڕێگای خێرخوازانەوە کەوا هاوکاریەکانیان گەیاندە بۆ دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشین دوای ئەوەی کەوا بە دوواداچوونی کرد و وەلیژنەیەکی تایبەتی ئامادە کرد بۆ ئەوەی کەوا سەردانی ئەوانە بکاتن کە پێشتر فۆرمیان پڕ کردبەوە. ئێستا ئێمە بە چاوی خۆمان ئینشاءالله دەیبینین کەوا چەندە دڵیان خۆش دەبێ و هەروەها سویدی مانتۆڕەکانیان پێدەدەین. لێرەوە ئێمە بەڕاستی سوپاسی خێرخوازان دەکەین کەوا دڵی ئەوانە خۆش دەکەن و هەروەها ئەو بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان کەوا پێی دابین دەکەن ئەویش هەر بۆ خێرخوازان دەبێتە سەدەقەیەکی جاریە و هەروەها خێرێکی بەردەوام و نەبراوە. بۆیە لەگەڵمان بن بۆ پێدانی مانتۆڕەکان و بۆ ئەو بەڕێزانەی کەوا پێشتر فۆرمیان پڕکردبەوە کەوا کاسبکاری هەژار و کەم دەرامەتن بۆیە لەگەڵمان بن بۆ تەواوکردنی بەرنامەکە. یاخوا بەخێر بێی بەڕێزان ئەوەی کەوا دەبینن ئەو یەکێکە لەو کاسبکارانەی کەوا پێی خۆشە بۆ خۆی کەسابەت بکات بە دەستەکانی خۆی و ئەوەش مەنەفێس و هەروەها سەنەوی ماتۆڕەکەیە بۆ ئەوەی کەوا هیچ گرفتێکی تێدانە سوپاس لە بۆ خۆی پەروەردیگار و مانتۆڕێکی بارە و دەتوانیت کەسابەتێکی باش پێ بکات و لەو بابەتانەیە کەوا بەڕاستی ئێمە بە ستاف کەسی شارەزا کڕیوێتی تەنانەت لە مەچینە و لە گێڕ و لە هەموو ئەو بابەتانەی کەوا مانتۆڕەکە گونجاوە دابینمان کردووە بۆ بەڕێز کاک مەغدید. ئەوە سەنەویەکەیتی و ئەوەش ئەوەیە. بەڕێزان الحەمدولillah بارانەکی خۆشیشە ئەوەش هەر ڕەحمەتە ئینشاءالله. دەی بزانین کاک مەغدید چەندە دڵت خۆش بوو؟ والله بڕواکە دوونێوارێ کە تەلەفۆنیان لەو کردم مامۆستا تخوا ئەری وەڵڵی لۆ لەبەرچی وەڵڵی ئەی ماتۆڕێک بژێوی ژیانی مار و مدار بڕێکە بەس ئەم پێشتر نەخۆش بوو مامۆستا دەزانم خۆ دەزانیەوە تەقریبەی 3 ساڵە نەخۆشم لەبەر سەبەشکانی و شتوانەکەکەتم ئیتیابەشی زۆر پیا کرد سواری ماتۆڕم پێشتر هەبوو بەزادەی کۆیدا شۆڕ بوویدەوە وەڵا مامۆستا هاتم و ڕاست کەتم ئارەقەی زۆرم کرد و باش لێدام وڵا دوای کەتمە خەستەخانەی تەقریبەی ئەوە 3 ساڵە ئێستا ئەو ماوەی باشم تووشی ئینزیلاقیاتم تووشی فەقەراتیاتم هەموو خینم دەگە ئیتیام دەگە خین تێکەرا بوو تووشی قورئان ماعیدەیاتم گرانەتە هەموو ماڵتا بەس الحەمدولillah ئێستا بڕێکهاتی موسەتاییم الحەمدولillah ئێستا لە ڕێی دەستگای بەخشین ئەو ماتۆڕیان لە بۆ دابینکردنە بەڕاستی یا ڕەبی پیرۆزت بی سوپاس دەکەین بەڕاستی سوپاسیانەکەین زۆر ماتۆڕ ئێستا بژێوی دەتوانم بەسەب ماتۆڕی بژێوی ژیان و مارم دابین بکەم الحەمدولillah یا ڕەبی پیرۆزت بیتن جەنابەت شایستەی و شایستەی زیاتریشی بەنیازی چ کەسابەتێکی پێ بکەی والله بەس پاسە ئاسن و ئیشی قەبا و شتوانە ئینشاءالله هەر ئیشەک هەبی یعنی بڕێک ئەوەی تێدابی لە بژێی مار و مداری الحەمدولillah ئیشەکە یەکەی چ دوعایەک لە بۆ دەستگای بەخشین و خێرخوازان دەکەی؟ موفقی دنیا و قیامەتا بن یا ڕەبی موفقی دنیا و قیامەتا بن بەڕاستی زۆر مەمنونم خوا خێران بنووسی نمونە زیادی ئەوە هەموو کەس ئەو شتەی ناکە بەڕاستی والله زۆر سوپاس چ پەیامێکت هەیە بۆ ئەوانەی کەوا لە ماڵێ تەمبەڵ و تەوەزەن دادەنیشن ئیش ناکەن کەسابەت ناکەن ینی هەر چاویان لە دەستی خەڵک و لەولایە یعنی چ پەیامێکت هەیە بۆ ئەوانە کەوا تو سەر ڕای نەخۆشیشت وا دەی کەسابەت دەکەی وا دەی بژێوی ژیار و چۆن دەرەی سەرچاوی دابینکردنی ژیانی خۆت و خێزانت دابین دەکەی؟ وەڵام مامۆستا ئەوانە لێ ڕاتوو بەڕاستی بازار ینی ئینسان وەلی هاتە لە بازاری
بەس دەستپانکردنەوەیە یعنی ئەو لە تەمبەلی لێ ڕاتی ئەدی ئێستا کات و بە مانتۆری خۆت ئیش دەکەی وڵی ئەو پەڕی خۆشی الحەمدولله ڕەبی پیرۆز بیتن یا ڕەبی پیرۆز بیتن یا ڕەبی خوای گەورە پیرۆزی بکاتن بارەک بی ئەوە هیچ منەتی تێدا نیە ئەوە ئەی خێرخوازانە و ئەی خوا پێداوانە و ئەمەش لێرەوە سوپاسی ئەو خێرخوازانە دەکەن کەوە هاوکاری ئەو پیاوە بەڕێزانە دەکەن کەوە بۆ ئەوەی کەوە بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان و ماڵ و منداڵ و خێزانیان دابین بکەن بە حەڵالی بەڕاستی دەستی نزامان بەرز دەکەینەوە بەو بارانە دەڕێن یا ڕەبی خوای پەروەردیگار لێیانی قبول بکەی وەخوا پاداشتیان بدەوە وەخوای گەورە چەندەها قات و چەندەها جار بەرەکەت بێخێنێ و ماڵ و سەروەت و سامانی ئەو کەسانەی کەوە هاوکاری ئەو بەڕێزانیان کردووە بەڵێ بەڕێزان ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت. لەو بەڕێزانەی کەوە کاسبکارێکی بەعزەتە بۆ ئەوەی کەوە بژێوی ژیانی خۆی بەدەستی خۆی دابین بکات بۆیە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگای خێرخوازانەوە ماتۆڕێکی سێتایە و مانتۆڕێکی باری بۆ کاک عەبدوڕەحمانی دابین کردووە ئەوەشیان مەنەفێس و تەواوی کەرستەکانیتی یاخوا پیرۆز بیتن. پێشتر شارەزایت هەبوو لە هازوودنی لە برم هازووتنی مانتۆڕ و شارەزای لەو بابەتەی وڵات پێشتر هەموو وەڵامەوان لەبەر نەبوونی شوێ فرۆشتە الحەمدولله خوا پێتان بنووسی بە دیوارە مۆسیاسی مانتۆڕ لەبەر نەبوونی پێشتر فرۆشت بووت ئەدی ئێستا الحەمدولله لە ڕێنگای گۆوە بوونە بەسیلە لە خەڵکی خوا بزیادی خوای گەورە ئینشاڵڵا منەتان زیادکە بەنیازی چ کەسابەتە چ پێ بکەی کاک عەبدوڕەحمان ئینشاڵڵا بابەتی ئاسن و کارتۆن و بەڵێ چ دوعایەک لە بۆ خێرخوازان و دەستگای بەخشین دەکەی یا ڕەبی خوای گەورە دەری خەزانەیان پڕکە ئینشاءالله خوای گەورە ئەنگۆشتە بوونەوە سیری مای خێر و بەرەکەت یا ڕەبی خوای گەورە ئەنگۆژی منە زیادکە خوای گەورە ئینشاءالله لە قیامەتدا پاداشی بەخێرتان بداتەوە خوای گەورە منەتان زیاد یا ڕەبی چەندە دڵت خۆش ئێستا کە بە مانتۆڕەوە دەچێەوە ماڵ الحەمدولله زۆر زۆر دڵخۆشم خوای گەورە دڵین گۆشت خۆشکە دڵی ئەو کەسەش خۆشکەکەوە ئەو بەخشی ئەزاد بێت ئامین خوای گەورە موفق یا ڕەبی دەست خۆش بیا ڕەبی دەست خۆش بیا ڕەبی بەڕێزان ئەوەی دەستگای بەخشین کەوا دەیکات بەبێ منەت ئەو کەسە دێت کەوا لێرکانە هاوکاری دەکرێت کەرستەکەی خۆی وەردەگریت هاوکاریەکەی خۆی وەردەگریت هیچ منەتێکی تێدا نییە لەبەرەوەی تەواوی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەر هەمووی ئیخ کەسانی خێرخواز و خواپێدا و دەوڵەمەندن بۆیە بەبێ منەتی وەری دەگریت و منەت لەسەر کەسێک ناکات و تەنانەت دڵمان پێی خۆشە بەوەی کەوە دەبینین کەسێک دەبێتە خاوەنی دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانی خۆی و ماڵ و منداڵ و خێزان و دایک و باوچی بۆیە ئێوەی خێرومەند ئێوەی دەوڵەمەند بەردەوام بن لە هاوکاریکردنی دەستگای بەخشین بۆ ئەوەی کەوە ئەویش لە دوای بەدواداچوون و نردنی لیژنەکانیان بۆیان بەدەر بکەوێت کەوە چێ شایستەی ئەوەیە هاوکاری بکرێتن و وەخوای گەورە لە هەمولایەکی قبول بکات بۆیە ئەوە کاک عەبدوڕەحمان و بە دڵخۆشیەوە دەچێتەوە مارەوە هیوادارین ئێوە زیاتر و زۆرتر دڵی خەڵکەکان خۆش بکەن جاچ بە پێدانی ئازوقە و یاخود خۆراک و یاخود بڕەپارەیەک یاخود سفرەی ماڵەکان لە بۆ جەژن یاخود جلوبەرجی منداڵە یەتیمەکان یاخود هەر بابەتێکی تری هاوکاری ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت. بەڕێزان ئەوەش یەکێکی ترە لەو بەڕێزانەی کەوە دەیەوێت کەسابەتێکی حەڵال بکات و دەستگای خێرخوازی بەخشینیش لە ڕێگای خێرخوازانەوە ئەو مانتۆڕی بارەی بۆ دابین کردووە. چ دوعایەک لە بۆ خێرخوازان دەکەی کە ئەو مانتۆڕیان لەوە دابین کردی؟ بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی کەوە بینیتان پێدانی سێ مانتۆڕی سێچەرخی بوو کەوا لە بۆ سێ کاسبکاری کەم دەرامەت و هەژار دەستگای خێرخوازی بەخشین دابینی کردبوو لە ڕێگای خێرخوازانەوە. ئێستا من دەمەوێت بچمە لای بەڕێز مسعەب خۆشنا و بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بزانین ئەو خێرخوازانە چۆن بە پیل ئەو بانگەوازەوە هاتن و بە چ شێوازێک ئەو پرۆژەیان جێبەجێ کردووە. سەلام عەلەیکوم. فەرموو. ئێمە لە درێژە کار و پرۆژەکانماندا دەستگای خێرخوازی بەخشین
چەندین پرۆژەی ئامادە کردووە بۆ خزمەتکردنی خەڵکی هەژار و نەدار و کاسب و کردنیشتە. دیار یەکی لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخش دابینکردنی ماتۆڕی سێتایە بۆ کۆمەڵێک لەو کەسانێک کە کاسبکارن و توانای کردنی ماتۆڕیان نییە، بۆیە دەستگای بەخشین پرۆژەیەکی دابین کرد کە پرۆژەکە دابینکردنی ماتۆری سێ چەرخەیە. بۆ ئێمە ئەمڕۆکە لە ئۆفیسی هەولێرەوە سوپاس بۆ خوای گەورە، سوپاس بۆ ئەو خێرخوازەی کە هاوکارمان بوو. یەکێک لە پرۆژەکان کە باسمان کرد دابینکردنی سێ ماتۆر بوو بۆ سێ هاوڵاتی کە بۆ بژێوی ژیانی خۆیان بتوانن کەسابەتی پێ بکەن. لێرەوە بەڕاستی ئێمە سوپاسی خوای گەورە دەکەین و سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین کە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشی کە هاوکارێکی زۆر باش بن. ڕۆژانە لە چەندین نووسینگە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشی بەڕێوە دەچوو. لێرەوە مە سوپاسی ئەو خێرخوازە دەکەین کە ئەم سێ ماتۆڕی بە ئێمە دابین کرد، یاخود هەموو خێرخوازان کە بۆ هەموو پرۆژەکان بۆ دەستگای خێرخوازی بەخشین هاوکارێکی باشمان بوون. خی گەورە پاداشداتەوە. بەڕێزان ئەوە یەکەم قۆناغ نییە و هەر خێرخوازێکیش دەتوانێت ئەو پرۆژەیە جێبەجێ بکات، دەتوانانی سەردانی دەستگای خێرخوازی بەخشین بکات لە تەواوی نووسینگەکان و ئۆفیسی دەستگای خێرخوازی بەخشین. بۆیە ئێمە لە کۆتاییدا بەخێرهێنانی ئەو بەڕێزانە دەکەین و بەڕێیان دەکەین و لەگەڵ ئەویشدا ئێمە کۆتایی بە بەرنامەکەی خۆمان دێنین. وڵات ئاوەدان و کوردستان پڕ لە ئیمان و لە کۆتاییدا دەڵێم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. سيدا أم جلك سپاس دارت وانن أفكسي دست خود رشت كن بوان إتيما حيوانه جاب خدنا إتيمت مهميا أم سپاس دارت وانه خود جيال ده و تبكت جنة الفردوس العلا خود بعد سوان زدكت إن شاء الله بتقصيرين بما خاصة أف خير خازة خود إن شاء الله برد سوان زدكت خود بركته باختمالون أم ممنون توينه كهاري كاري حيوانه بو إتيمت متكن أم عادل حتى عسماني ممنون توينه خود إن شاء الله بعد سوان زدكت خود مال و بركته بخته إن شاء الله خود تقصیر نکن جامرن هاوین به زمستان بید بهار بید هر وقتی که داره بیتن تقصیر نکن خاصتا با ایتیما با فقیرا با هجارا تقصیر نکن خودت عالا شیروان درش کرد خود عالا بدسوان زده کرد خودت عالا توکی وانا نمونه البی ملت کردستان المزیده کرد ان شاء الله خود خیره هلا که نویسید بان پروژه جوان چه کردن وکی خیرخوازی بخشین خود خیره همین خیرخوازی نویسید اوه بجاری تدا کردیم خود اجری و نمازن که رجا قیامت دستگاه خیرخوازی بخشید کن و چند سال هاری کاریامت کن خود خیره همه مازن کرد و سپاسی و همه خیرخوازات کن و چند سال هاری کاریامت کن و هوین هاری کاریامت یعنی وقت مناسب عبد هاری کاریامت کن و مناسب عیدک بتشتاق بت هاری کاریامت کنم گله سپاسی وات کن و چند سال راستی چه بوناید گوتنه يعني ام هيفيو خود و هيفيو ونه و گلک سپاسیا دستگاه بخشین دکم بوه هاری کاریال گل مکری خدا خیروی کسی بنویسیتی هاری کاریا ایتیمت مکری و ام هجارینی هاری کاریا مکری دستگاه بخشین راستی چه بنای تا گفتن چنکی چه هاوین بید چه زستان بید چه بهار بید هر دم هزرا فقیر و جارد مد کتن ایتیمت ما خودش راضی بید و خود جواب
بردست وازه دکتی هاری کاریا ما کری خود خیر و بن وسیتو خود درگین به حشر بوفکتو حسن الخاتمه بدتو في راسرات درباز بکت ایشالله. ناو خدا مزون و دلوان حمد و شکر به خدا فضل خدا کرم خدا ام بردوامین افرو و کنی ویسینگه ها دهوک دزگه بخشین یه خیر خازی ام رابون دا بشکرنا هاری کاریا مادی نزیکی هفته مالبات بسمیان طبعا اوه بسمیان تیده هبون و یه هجار و نخوش و هر واسا خدان ایشید گران اوه همی اتنابوان هفته مالبات دابون اوید هاتی نه هاریکاری کرن اف هاریکاریا یا هاتی کوم کرن اشلای چند خیر خوازا و خود خیروان مزن کد خود شوان قبیل کد و برکت پاویتا اتناف مال واندا و آیلت واندا و انشاءالله تعالی خود کیف وان خوش کد چوا وان کیف وی خلقی هنه خوش کرد و انشاءالله تعالی البروژه خدا امده بردوام بین و کو دستک امین بردوام خدمتا خلق خدا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين تقوم مؤسسة بخشين الخيرية بتمويل من المتبرع أبو محمد وأبو إبراهيم لتنفيذ مشروع بتوزيع المساعدات المالية على الفقراء في ذوي الخشب. بفضل الله سبحانه وتعالى نحن في بيت هذا الأب الكريم المحترم في داخل هذا البيت ونقوم بتسليمه هذا الظرف الذي وهب من أبو محمد وأبو إبراهيم فنسأل الله سبحانه وتعالى أن يبارك لهم في مالهم وفي أولادهم ما شاء الله تبارك الرحمن. قدم تسليم هذا المبلغ لجدنا وأبينا الوالد فنسأل الله سبحانه وتعالى أن يحفظ أبو محمد وأبو إبراهيم. آمين يا رب. الله يعجبنا اللهم آمين يا رب. الله يدلنا على الجنة. آمين يا رب. الله يدلنا على الجنة. نقوم بتسليم هذا الظرف لهذه الأم فنسأل الله سبحانه وتعالى أن يجزي أبو محمد وأبو إبراهيم ما شاء الله. جاب لنا قلت أنا الزكاة في تراب أنا الشات الله يعاجر الله يود له في الميزان الله يود أمره قدام الله يهديه والله يجيب العافية. اللهم آمين يا رب العالمين. ما شاء الله تبارك الرحمن. آمين آمين الله يبني لهم بيت في الجنة. آمين يا رب العالمين. ما شاء الله تبارك الرحمن. آمين.